سەرەتا بەخێر بێن. هەڵوێستی تەبگەری ئازادی دەربارەی کۆبوونەوەی 28 نوێی 2019 چەند لایەنێکی کوردی لە هەولێر سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان. بۆ ڕای گشتی وەک دەزانن لایەنە سیاسی کوردیەکان ماوەیەکی درێژە بەردەوام لە گفتوگۆدان تاکو لە هەڵبژاردنەکانی 1 نیسانی ساڵی داهاتوو بە یەک دیست بەشداری هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت لە ناوچە کێشە لەسەرەکاندا. دیارە ئێمەش وەک تەبگەری ئازادی ئەو بڕیارەمان هەر لە سەرەتاوە بە گرنگ زانی و ئامادەییمان دەربڕی کە کار بۆ سەرخستنی ئەو لیستە بکەین و کاندیدمان هەبێت. بۆ ئەو مەبەستە ڕێکەوتنامەیەک لە نۆی 2019 لە نێوان 11 لایەنی سیاسی ئەنجامدرا کە ئێمەش واژۆمان لەسەر کرد کە سەرجەممان بە یەک لیست بەشداری هەڵبژاردنەکان ببین و هیچ لایەنێک بۆی نەبێت لەم بڕیارە پاشگەز بێتەوە. بەڵام بەداخەوە دوێنێ لە بەرواری 28 نۆی 2019 کۆبوونەوەی چەند لایەنێکی سیاسی لە هەولێر ئەنجام دراوە و گفتوگۆ لەسەر زۆر بابەت کراوە، بەڵام ئێمە لەو کۆبوونەوەیدا ئاگادار نەکراوینەتەوە. بۆیە ڕەخنەی ئەو هەڵوێستە دەکەین و پێمان وایە بانگەشەکردن بۆ یەکلیستی ئەگەر بەم شێوازە بێت تەنها لە چوارچێوەی قسە و وتاردا دەمێنێتەوە. لە هەمان کاتدا دەبوو هەر هیچ نەبێت چەند لایەنێکی سیاسی ڕەزامەند نەبن بە بەشدار نەبوونی ئێمە، چونکە زۆرێک لە کۆبوونەوەکاندا لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان ئێمە بەشدار بووین و خاوەن پێگەی جەماوەری و سیاسی و دیدگای تایبەت بە خۆمانین. و پێمان وایە لەو قۆناغەدا دەبێت لایەنە سیاسیەکان خاوەن هەڵوێستێکی نەتەوەی و نیشتیمانی بن و نابێت لەبەر بەرژەوەندی حیزبی و جیاوازی هەڵوێست و بیر و ڕای سیاسی زیان بدەین لە دۆخی خەڵکی ئەو ناوچانە. بەداخەوە هەبوونی هەڵوێستی لەم شێوەیەیە کە بارودۆخی خەڵکی ئەو ناوچانە بە تایبەتی گەلی کوردی دژوار و سەخت کرد. هەر بۆیە بۆ ڕای گشتی ڕادەگەێنین ئەگەر بەم ئەقڵیەتە بەشداری هەڵبژاردنەکان ببین جارێکی تر زیان دەگەێنین بە دەنگی کورد و هیچ کات بەوە ناگوترێت یەکلیستی. ئەگەر لە داهاتوودا ئەو هەڵوێستە سەرڕاز نەکرێتەوە و هەڵوێست و پێگەی سیاسی و جەماوەری تەبگەری ئازادی لە بەرچاو نەگیرێت ئەوە ئێمە هەڵوێستی جیاوازترمان دەبێت. ئێمە بۆ ئەوەی لەگەڵ لایەنی تردا بەشدار دەبین یا لەگەڵ ئەو لیستەدا هێشتا لە مناقەشە و گفتوگۆدایە ئێمە ڕەخنەی ئەوانمان کردووە، بۆیە مەجالی ئەوەی تایە ئێمە داوامان کردووە گەر هەڵوێستەکانیان سەرڕاستکەنەوە، چونکە ئێمە قەناعەتی کولیمان بەوە هەیە کە بە یەکلیستی دابەزین بۆی دەنگەکانی کورد لە کەرکووکدا پارچە نەبێت، چونکەم ئێستا گرنگە بۆ گەلی کورد لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان یان ناوچە کێشە لەسەرەکان بە یەکلیستی دابەزین، بۆیە هێشتا مناقەشە و گفتوگۆ هەیە. ئەگەر ئەوە سەرڕاز دەبێتەوە ئەو کاتە هەڵوێستی ترمان دەبێ و بەم شێوازە بۆ ئێوەشی ڕادەگەێنین. بۆ مەسەلەی کەرکووک و دوای هەڵبژاردنیش ئێمە پرۆژەی تایبەتی خۆمان هەیە بۆ گشتی ئەو ناوچانە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش. ئێمە پێمان وایە هێڵی ئاشتی و پێکەوە ژیان بۆ بە دیموکراتیزەکردنی سیستەمی بەڕێوەبردن تەنها شارەیە بۆ کەرکووک و ئەو ناوچانە، نەک پێشخستنی خەتی نەتەوە پەرستی و هەندێک دەستێوەردانی دەرەکیش کە کاریگەری لەسەر ئەوە هەیە. تا ئێستا ئێمەیان ئاگادار نەکردوێتەوە، بەڵام لە ڕاستیدا بۆ کۆبوونەوەکانی پێشتر کە من ئیشارەم پێداوتم 11 لایەنی سیاسی لە کەرکووک کۆبوونەوە بانگێژنامەی یەکێتی نیشتیمانی بە تایبەتی هەبوو بۆ تەبگەری ئازادیش کە بەشداری لەو کۆبوونەوانەدا بکەین و ئێمەش وەڵاممان دەنەوە.